موسى پیغمبر صلى الله عليه وسلم کاتێک خوای گەورە باسی دەکات لە سوورەتی قەسەس و شوێنەکانی تریشدا بە هەمان شێوە کە بێگومان فیرعون چی دەکات؟ مناڵی کۆرپە سەر ئەبڕێ، مناڵی بچووک ڕۆژێکە دوو ڕۆژە لەدایک بۆ ئەوەی کوڕ بێ، هەمووی سەر ئەبڕن، هەموویان دەکوژن. بۆچی؟ لەبەرەوەی موسا دروست نەبێ سەلامی خوای لەسەر بێ. چونکە خەوی بینیوە کەسێک دێت ناوی دەبات. فیرعون ئەم هەموو جەریمە و تاوانەی کرد بۆ ئەوەی موسا دروست نەبێ سەلامی خوای لەسەر بێ. بەڵام قەدەری خواوا بوو، دایکی کاتێکە مناڵەکە دەکاتە شتێکە و ناو ئاوی نیلا دەڕاتە ماڵی فیرعونەوە. قەدەری خوای گەورە وایە هەموو کاتێ متمانەت بەخوا بێ. ئەبێ ئەو کەسەی کە فیرعون بە پشتیوانی خوا و بەویستی خوا لەسەر دەستی بە هیلاک دەچێ، ئەبێ لە ماڵی فیرعونا گەورە بێ. جا کاتێ موسا پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ مناڵێکە لەناو شتێکا دەڕۆشتووە دەڕاتە ماڵی فیرعونەوە، ئەم مناڵە برسیەتی، مناڵە برسیەتی سەلامی خوای لەسەر بێ، دەست ئەکا بە گریان زۆرەگری. ئاسی خێزانی فیرعون کە ئیماندار بۆ ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ، فەرمان دەکات بڕۆن هەرچی ئافرەتێک مناڵی هەیە شیردەرە بۆمان بانکن بزانن شیری کێ ئەخوا، ئەم مناڵە نابێ برسی بێت. بەڵێ سبحان الله، هەرچی ئافرەتەیە کە شیری هەیە کۆی ئەکەنەوە. موسا پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ شیری یەک مناڵ ناخوات، یەک ئافرەت ناخوا، عەفوی شیری یەک ئافرەت ناخوات بە هیچ جۆرێک. بێگومان گریانی موسا پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ کۆشک و تەلاری فیرعون دەگرێتەوە. ئاسیە لەولاوە مەشغوڵە، حرەسەکان مەشغوڵن، ئافرەتەکان هەمویان دێن شیرە دەن و مەشغوڵن. ئەم هەموو شتە دروست بۆ بەهۆی چیەوە؟ ئەم هەموو کێشە و ناخۆشی و ناڕەحەتی دروست بووە، ئەم هەموو چۆن ئەڵێ مەشغوڵ بوونە دروست بووە لە ماڵی فیرعونە. هەمووی مەشغوڵە، هەر هەمویان مەشغوڵن، سەرقاڵن، هەر هەمویان سەرقاڵن بەهۆی ئەوەی کە خوای گەورە دەیەوێت دڵی کەسێک خۆش بکە لە دەرەوەی قەسرەکەی کە دایکی موسا پێغەمبەرە سەلامی خوای لەسەر بێ. موسا پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ دەگری، بەڵام خوای گەورە شتێتری داناوە. دایکی موسا سەلامی خوای لەسەر بێ ئەوەی بەدڵدا نەهات کە ڕۆژێک دێ مناڵەکەی بۆ دەگەڕێتەوە تا خوای گەورە وەحی بۆ نارد کە مناڵەکەت بۆ دەگەڕێنمەوە، دەترسا مناڵەکەی بکوژرێ. بەڵام دوایی مناڵەکەشی بەخێو کرد کە مناڵی خۆیەتی، بەڵام نەفەقەکەی لەسەر فیرعون و دارودەسەی فیرعون بوو. سبحان الله، ئەوان گەورەیان کرد وەکو مناڵی خۆیان. ئەو مناڵەمان بۆ بەخێک و شیری بەرێ و مانگانش ئەو ئەتەینێ. سبحان الله، بۆیە هەموو کاتێک متمانەت بەخوا هەبێ. لەبەر خاتری دڵی ئافرەتێک خوای گەورە ئەو هەموو خەڵکەی مەشغوڵ کرد. شیری هیچ ئافرەتێکیشی نەگرت ئیلا دایکی نەبێ. کاتێک کە دایکی هات یەکسەر شیرەکەی دایکی گرت، سەلامی خوای لەسەر بێ. بۆیە هەموو کاتێ متمانەت بەخوا هەبێ لە هەموو ناخۆشی و ناڕەحەتیەکە تەنها داوای یارمەتی لەخوا بکە. خوا هەموو شتێک بەلایەوە ئاسانە.